لەوە پێویستە ئامۆڵ بمینەوە بۆ پاراستنەوە تەندروستی منوتە و هەر کەسێکی پێویستە پابەندی ڕێنەوە تەندروستی حکومەتداری کوردستانە بین بۆ vê varîsa ku li cîhanê Kurdistanê berbelav bûye çunkî varîseke metirçeka li ser hemî cîhanê û li taybet Kurdistanê de eger em pabendê rênima nebîn lewma pêwîst e mavafaq jî hebît berember wan doktor û polîs û efser û pêşmerge û asayîş û mandina nasê Kurdistanê û şev rojxokirîneyek bû parastina giyanê tenduristiya min û te ku malbê her hemî lewma pêwîst e em mal bimîne û pabendê rênimaya bîn. من هەرێن هێمن لە پۆلی شەشم تابیم لە پۆلی شەش لە فێرگەی برادۆست من ئەمڕۆ باسی بابەتێک دەکەم لەبارەی ڤایرۆس کۆڕۆنا وەتان دەزان ئەو ماوەی ڤایرۆسێک بڵاو بۆتەوە بە ناوی ڤایرۆسی کۆڕۆنا ئەم ڤایرۆسە بە هەموو وڵاتێکدا بڵاو بۆتەوە وەروە چەند لایەنێکی نێگەتیڤی هەیە و وەروە هەندێک لایەنی پۆزیتیڤی هەیە لایەنە نێگەتیڤەکانی لەوانەیە زیانی زۆری بە ئێوەی هاوڵاتیان گەیان بێ بۆ منە وایان کرد بێ لە ئیش و کاردا بڕێن بۆ منە ئاوا وەروە لایەنە پۆزیتیڤەکانی ئەوەن کە تۆ زۆرتر لەگەڵ خێزانەکەت دەبیت لە ماڵەوە دەبیت دایک و باوکت زۆرتر لەگەڵت دەبن و لە زیاتر لە کاتەکانی دیکە بۆ خۆتان بۆ منە سیری فیلم دەکەن یان پێکەوە نان دەخۆن وەروە یاریە کۆنەکان و سەردەمیانەکان دەکەن بۆ منەوە بۆ کڵاوانێ وەروە ئەو ڕێنمایانەی کە دراون بە ئێوە تکایە پابند بن پێوە چونکە کە لەبەر تەندروستی ئێوەیە وەروە خۆتان کەرەنتینە بکەن لە ماڵەوە چونکە بۆ ئەوەی زۆرتر ڤایرۆسەکە تەشەنە نەکە و وەروە وەکو هەڵکشانێک نێت بە ئێوەی هاوڵاتیاندا زاڵ بێت. پابند دەبین با ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی دەبێت لە ماڵەوە بمێنینەوە تا پارێزراو بین لە ڤایرۆسی کۆڕۆنا دەبێت ڕۆژانە دەستەکانمان بە ئاو سابوون بشۆین بە هیوای تەندروستی باش بۆ هەموو گەلی کورد.